ئەم خوێندکارانەی لەم هۆڵەدان دوای ماندووبوونیان لە پرۆژەی گەنج و کشتوکاڵ خەڵات و ڕێز لێنان دەکرێن. پرۆژەی گەنج و کشتوکاڵ لەلایەن نووسینگەی گەنجانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی بنیادنرا. لەوە کراوەتەوە کە بتوانین کشتوکاڵ جێگەی نەوت بگرێتەوە. واتە ئەمە هۆکارێک بوو لەوەی کە ئێمە بتوانین وەک بەشی خۆمان و پێی توانای خۆمان خزمەت بەم ئەولویاتە گرنگە بکەین کە لە داهاتوە ئینشاءڵڵا بێ بە ئەولویاتێکی گرنگ لەلایەن حکوومەت و لەلایەن کەرتی تایبەتیشەوە. ئەمە خاڵێکی سەرەکی بوو چکا خۆی بەخۆی ئێمە باوەڕمان بەشتی استراتیژی هەیە. وا خاڵێکی گرنگیش بۆ خوێندکارانە لە قۆناغ لە هەوڵی بەردەوامین خوێندکارانی عەزیز قسەمان لەگەڵ چەند لایەنێکا کردووە تەنانەت ببێت ئەو بڕوانامایی ئێوە کە ئێستام ڕۆبەرێگرن ئەبێتە سەنگی مەحک بۆەوەی لەگەڵ کۆمەڵی خان و پلاستیکەکان لەگەڵ کۆمەڵی سندیکای تر ببێتە ئەوەی کە بچن دەست پێ بکەن وەکو نوێنەر. لەبەرەوە هیوادارم ئەو شتانی کە کۆتان کردوتۆ لە زاکیرەتانە بمێنێەوە ئیشی جدی بکەن. خوێندکارانیش وێڕای دەستخۆشییان بۆ مامۆستاکانیان داواکاریش بوون لە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە سێکتەری کشتوکاڵی بدات. لە پاش ماندووبوونێکی زۆر خۆشحاڵم کە توانین بڕوانامەیە گۆر بگرم و توانین بەرهەمێکی باش بخەمە بازارەوە. داواکاری من ئەوەیە کە کارتی کشتوکاڵی ئێمان نەکرێت و هیوادارم پشتیوانێکی زۆرمان بکەن. ئێمە ئەتوانین داهاتوێکی گەورەتر بۆ وڵاتەکەمان دابین بکەین. پێویست بێ بۆ وڵاتی ئێمە بریتە لە کشتوکاڵ. ئەگەر بێن هاوکاری ئێمە بن حکوومەت لە ماوەی ساڵێکە لە ماوەی 2 ساڵە ئەتوانی کێشە بە هەموو قەیرانەدارایەکان بینی. ئەڵم کە ئەو خوێندکارانەی کە لە زانکۆی کشتوکاڵ و پەیمانگاکان هەمویان ئەو خۆشەویستە لە خۆیانە دروست بکەن هەر تاکێکیان هەوڵ بن نەک تەنها لەو بازنەی ناو زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکان نابێ بەڵکو خۆیان زیاتر هەوڵ بن لە ڕێگەی مامۆستاکانیان و ینی ئەزمونێ بۆ خۆیان پیا بکەن. پرۆژەی گەنج و کشتوکاڵ لە 12/5 ئەمساڵ بنیادنرا و لە کۆتایی قۆناغی یەکەمی پرۆژەکەیش 45 خوێندکار و سەرپەرشتیاری پرۆژەکە خەڵات کران. بەڕای شارەزایانی کشتوکاڵیش کردنەوەی پرۆژەی لەم شێوەیە گرنگی زۆری دەبێت بۆ بەرەو پێشبردننی زیاتری کەرتی کشتوکاڵی لە باشووری کوردستان. ئاوەر عەلیگلی کوردستان، سلێمانی.